میوانم هەیە لەم بارەوە گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز تۆنی پۆلس نووسەر و لێکۆڵەری لوبنانی لە بەیروت میوانی منە. بەڕێز تۆنی، ئەم کاتت باش، کوشتنی حەسەن نەسروڵڵا چی لە دۆخی ناوچەکە گۆڕا یان چی دەگۆڕێت؟ بەڵێ ئێوارەتان باش. ڕاستیەکەی حەسەن نەسروڵڵا تەنیا سەرکردەی حەزبوڵڵا نییە لە لوبنان، بەڵکو ڕەمزێکە لە ڕەمزەکانی بەرەی ئێران لە ناوچەکەدا. بۆیە نەبوونی حەسەن نەسروڵڵا دەبێتە هۆکاری ئەوەی کە وردە وردە حەزبوڵڵا پاشدا بچێت و حکوومەتی لوبنانی و دەسەڵاتدارەتی لوبنانی وردە وردە لە کۆتوبەندی ئێران ڕزگاری بێت و دەبێتە هۆکاری ئەوەش لە هەمان کاتدا کە بەرەی ئێرانیش وردە وردە پاشدا بچێت، لەبەر ئەوەی ئێران ئەم حزبەی بەکارهێناوە لە شەڕی خۆی دژی گەلی سووریا و لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا و کارێک کردووە و هاوکات لە بەهێزکردنی دەسەڵاتی خۆی و تێوەگلان و خزانە نێو حەشدی شعبی و هەروەها بۆ بەهێزکردنی بەرەی خۆی لە ئێمە لە ڕێی حوسێکان و حەزبوڵڵا بە هەمان کاتدا کەواتە ئێران ئەم حەزبوڵڵای بەکارهێناوە لە چەندین کردەوەی جیهانی لە وڵاتانی ئەوروپا لە ناوچەکانی دیکە. لەم دەرچەیەوە نەمانی حەسەن نەسڕڵڵا دەبێتە هۆکاری ئەوەی کە هێزی ئێران ناوچەکەدا کەم بەتەوە و کەمتر بتوانێت هەژمونی بەسەر ناوچەکاندا هەبێت و تەنانەت دەبێتە هۆی کەمبوونەوەی ئاڵۆزیش. بەڕێز پۆلسانیەوە پێشبینی ئاڵۆزتربوونی ناوچەکە ناکەن ئێستا؟ بەگشتی تاکو هەژمونی ئێران کەم ببێتەوە، من پێم وایە ناوچەکە سەقامگیرتر دەبێت و ئاڵۆزی و پەرەسەندن کەمتر دەبێتەوە، چونکە تاکە هۆکاری ئەم ناسەقامگیریە بۆ ئەوان دەگەڕێتەوە لە ڕێگەی پشگیریکردنی ئەو باڵانە و تاکو ئەوان دەسەڵات و هەژمونیان کەمتر بێ ناوچەکە سەقامگیرتر دەبێت. کێشەکە ئەوەیە کە حەزبوڵڵا لە لوبنان زۆربەی شتەکانی بەدەستە و دەوڵەتی لوبنانی توانای ئەوەی نییە کە بڕیاری شەڕ و ئاشتی بدات و ناتوانێت پشتیوانی و یاخود دژاتیکردنیشی بۆ هیچ پرسێک دەرببڕێت. وایە ئەم شەڕە بە ملی لوبناندا هاتووە ڕاستتر برێن و ئەمە ململانەیەکە ململانەی ئێران و ئیسرائیلە ئەوەی لوبنانەکان دەیانەوێت ئەوەیە کە دەست بەجێ شەڕ بوەستێت و سەقامگیری بۆ ناوچەکانیان بگەڕێتەوە، بڕیاری شەڕ و ئاشتی بەدەست حکوومەتی لوبنانی بێت و نابێت ئەم بڕیارە بەدەستی میلیشایەک بێت کە لە ژێرفەرمانی ئێراندا بێت، چونکە حەسەن نەسروڵڵاش ئێستا نەماوە. بۆیە ئەمە پێمان وایە ئەمە دەبێتە دەرفەتێک بۆ حکوومەتی لوبنانی بۆ ئەوەی بڕیاری گونجاو دەربکات و هەروەها بۆ ئەوەی ئەو هێزە بەدەست بێنێتەوە کە پێشووتر هەیبوو لە دەرکردنی بڕیار و لە ڕێگریکردن لە هەر هێرشێکی زەمینی ئیسرائیل و ڕووبەڕووبوونەوەی. پۆلسانی بابەتەکە ئێستا تەنیا لوبنان نییە، ئیسرائیل هەڕەشە لە بەرەی مقاومە لە یەمەن و لە عێراقیش دەکات. پرسیارەکەی من ئەوەیە ئایا گروپەکانی مقاومە لە یەمەن چ لە عێراق دەچنە ئەو بەرەی جەنگ بە تایبەت لە دوای پەیامەکەی خامنەیی؟ ئەوەی کە ڕوونە ئەوەیە کە ئێران لە شەرەکە ڕای کردووە هەر لە سەرەتاشە ئەو کارێک کردووە و ئەوەی بەکارێنەوە کە پێی دەوترێ یەکگرتووی بەرەکانی شەڕ و باڵەکانی خۆی بەکارهێناوە. ڕوون و ئاشکرایە کە ئێران شەڕی ناوێت و ناوێت خۆی تێکەڵی ئەو شەڕە بێت یاخود ڕاستتر بڵێن وایە ئەو شکستەی کە لە بەرامبەر خۆراوە دووچاری بۆتەوە دەوێت بە باڵەکان و بەریکارەکانی خۆی بیکات. ئەو دروشمانە دروشمی درۆینن بەڕاستی زۆربیان کە بەرجان دەکەنەوە تاکە ئامانجیش کۆنتڕۆلکردنی وڵاتانی عەرەبی و ڕێگەی ئەو باڵانەی کە لەو وڵاتانە هەیەنەکەواتە ئەمان بەشداری شەڕ ناکەن بە شێوەیەکی ڕەشتە و خۆتەنانەت بریکارەکانی دیکەشن ئەو باڵانەی دیکە هێرشەکان و ئۆپەراسیۆن و کردەکانیان کردەی زۆرین و لەو ئاستەدانین کە بەڕاستی هێرشێکی ڕاستەقینەوەن بۆ سەر ئیسرائیل، بەڵکو وەکو گوتن تەنیا ئامانجێکە بۆ کۆنتڕۆلکردن. ئیسرائیل یاخود حەزبوڵڵا ئەگەر سەیری بکەی لە بەرامبەر ئیسرائیل هەرگیز بەهێز نەبوو، بەڵام بۆ بەیروتیەکان و بۆ گیانی سووریەکان و ئاوارەکردن و کوشتنی خەڵکی ئازا و بەهێز بوو، بەڵام ئەوەی کە لە بەرامبەر ئیسرائیل کردی بە هیچ شێوەیەک شتێکی ئەو تۆ نەبوو. ئەوەی لە عراق کردوێتەوەی کە دژایەتی خەڵکی عراقی کردووە بەڵام نەیتوانی و هیچ شتێک بکات، کەواتە ئامانجەکە کۆنتڕۆلکردنی عراقە، کۆنتڕۆلکردنی وڵاتانی دیکەیە و دڵخستنەوەی لایەنەکان دیکەیە کە نایەنەوێت ئێران هەژمونی هەبێ. باشە لەبارەی ئەو جەنگەی کە بەرۆکی لوبنانی گرتووە ئێوە باشتر دەزانن کە لوبنان قەیرانی ئابووری هەبوو، ئێستا جەنگ و ئاوارەبوونیشی هاتوۆتە سەر، بەرگەی و هەموو قەیرانە دەگرێت پێکەوە؟
بكل تأكيد هناك أزمات بەدڵنیایەوە لوبنان قەیرانی هەیە و قەیرانێک و دوانیش نییە سە قەیرانێکی مرۆیشی هاتۆتە سەر بەڵە ڕۆژانی داهاتوش ئەگەری هەیە بارودۆخی مرۆی خراپتر بێت چونکە ڕاستە باشی ژمارەی وەکو نزیکە 500,000 کەس دەکرێت بەڵام ئەوەی ڕاستە ئەوەیە کە نزیکەی ملیۆنێک کەس لە باشووری لوبنان ئاوارە بووە و بەشێکیان لە سووریاوە و بەشێکیان لە لوبنانەوە چوونەتە سووریەکەواتە قەیرانێکی زۆر گەورەمان هەیە کارتە فەرمیەکان توانێت ئەویان لە خۆیان نییە کە وەڵامی ئەو هەموو ئاوارەیە بدەنەوە وە پێداویستەکانیان وەکو پێویست دەستەبەر بکەن کەواتە قەیرانی مرۆی قوڵتر دەبێتەوە توانای تەندروستی کەرتی تەندروستی لە ئاستێکی خراپدا دابینکردنی خۆراک و پێداویستی لە ئاستێکی کەمدا ئێستا بەرەمێنانی ئارد کەم بووەتەوە لە ئاست پێداویستی نییە بۆیە ترسی تەقینەوەیەکی گەورەی قەیرانەکان هەیە بە تایبەتی لە چەند ڕۆژی داهاتووشدا تایبەتتریش ئەگەر بێت و ئەم شەڕە بەم شێوەیە بەردەوام بێت. زۆر سپاس بەڕێز تۆنی پۆلس نووسەر و لێکۆڵەری لوبنانی لە بەیروت میوانی ئەمە بووی.